مرحبا 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 يا شهر رمضان بخير بي أي مانجي بيروس بخير بي مانجی خێر و بەرەکەت و ئاوەدانی سلااوتان لێبێ خۆشەویستان لە مانجی ڕەمەزاندا مانچی دیمان گەشت پرۆگرامەکانی تایبەت دەکات بۆ مانگە پیرۆزە. ئەمڕۆ لە شاری هەولێرین لە دەستپێکی مانجی ڕەمەزانی لە سەرەتای هەفتەی یەکەمین. پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە ڕەمەزان و لەم پرۆگرامەدا لە هاوڵاتیانی خۆشەویست دەپرسین ئێمە تەنها لەسەرمانە کە بەڕۆژوو بین خۆمان بگرینەوە لە ئاو زجی خۆمان برسی بکەین لە هەموو خواردەمەنیەکان دەست بپارێزین یاخود دەبێ بە ئەو مانایی کە سیفاتی کەسانی ڕۆژ و گرمان هەبێت لە هەموو شتێک دەستی خۆمان بپارێزین و بە دڵێکی پاکەوە بە ڕۆژی بین. دەپرسین سیفاتی کەسی ڕۆژ و گر چییە؟ ئەو کەسانەی کە بە ڕۆژوو دەبن جگەلەوەی کە عیبادەتە بۆ خوای گەورە و واجبە لەسەر ئێمەی موسڵمان بەڵام دەبێ سیفاتیان چۆن بێت بەراورد بەوەی کە لە پێش ڕەمەزاندا خاوەنی سیفاتێکی تر بوون و لەو مانگەدا سیفاتەکانیان دەبێت چۆن بێت. خۆشەویستان پرۆگرامی ئەمڕۆمان تایبەت کردووە بەو بابەتە و لەگەڵ بەڕۆژوانی خۆشەویست و هاوڵاتیانی ئەم شارە قسە دەکەین لەگەڵ ما. ئینسان کە بە ڕۆژوو دەبی لە تۆقی سەری هەتابنی پێ هەمووی بە ڕۆژوو بی کابرا هەیە نێژی دەکە ڕۆژی ناگرێ هەیە ڕۆژی دەکە دێژەکەی ناکاتن هەتاکانیان پارە کۆ دەکەنەوە بڕوا بکە بە ڕۆژی دەبن لە پشت مەلاش نوێژی دەکەن باشە. ڕەمەزانت پیرۆز سەرەتای مانجی ڕەمەزان چۆن دەبینی لەگەڵ بە ڕۆژوو بوون چۆنی؟ الحەمدوللا زۆر سپاسانەکان بە خێر بێن سەر چاوان زۆر سپاس بەڕێژی وەڵا الحەمدوللا زۆر خۆشە لەخوا بەزیاد خۆشەکەی چیە کەش و هەوایەکە فێنکە تا ئێستا یاخود دەمەوە بزانم ڕۆژەکە مەسەلەن درێژە و ڕەنگە لە کاتیشکردن و ئەوانە ئینسان پێوەماندی بە قورعان بازارەکە ئێستاوە نییە یعنی ئێستاکە ماندی ناوین کەشەوەکەش شێشتان گەرم نەبووە زۆر خۆشە الحەمدوللا خۆ بەزیاد. ڕەمەزانە چۆن دەبینی بەراورد بە ڕەمەزانەکانی تر؟ وەکوچی یعنی چۆن یعنی لە ڕووی بژێوی خەڵکەوە دەمام یعنی جاران مەسەلەن خەڵک لەیەوەی هەبوو کە بارودۆخەکە زۆر خراپە ئێستا ڕەنگە خراپتر بێتن لە مەسەلەن کار و کەسابەت کەمترە بێ بۆ ئیش نەبێ بە ڕۆژیش یعنی لە ڕووی میزاجەوە ئینسان چۆنە؟ ئەو سارەکە بەڕاستی ئیش زۆر کەمە حتمما بێتاقەتی پێوە دیارە بازار گرانە ئیش و کار نییە بەڵام چەند سارە ئیش هەبوو خەڵک ماندی دەبوو حتمما ڕۆژێکە خۆشتر بەس ئێستا کە خەڵک دادەنیشی حتمما بێزەوقە کەسەبات نییە ئیش نییە الحەمدوللا بەرەو بڕبڕەبای هەندێک هەیە بە زەوها نییە خەڵکە بەڕاستی ئەشیای بازار ئێستا خاستان هەمووی بەرەو گرانیە بەرەو گرانی دەڕوە بەرێ. لە هەندێک وڵات دەبینین لە بەرنامەکەی پێشوو شەمام پرسیارمان کرد لە کاتی مانجی ڕەمەزان تایبەتە بە ڕەمەزان نرخەکان دادەشکێنرێت لەبەر خەڵکی موسڵمان و لەبەر ئەو مانگە پیرۆزە بەڵام لێکوانە پێچەوانەیە بە خودای بڵێم چی ئێستاکە ئەو بەحام گۆڕایە ئەو سار خاستان ئەو سارە بەحام گۆڕایە ئەرزاق هەمووی لە خواردن و لە هەموو شتێک بەرەو بەرزبوونەوەیە. لەکەیەوە هادانیشتی بەبێیش؟ والله تقریبا 2 ساعت دەبی 2 ساعتە هادانیشتی بەڵێ یعنی 2 ساعتە مشتریەک نهاتیە بەرێ سەلام عەلەیکم نەوە ئێستا ینی زۆریشی نەماوە بۆ بەربانگ ینی پێشبینیەوە دەکەی کە پێشی بەربانگ هەان جوولە بکەوتە بازارەکە ئەو ڕسق لە دەست خۆی گەورەیە بەس بدا. بابینە سەر مانجی ڕەمەزان کەسانێک لە ڕەمەزاندا بە ڕۆژوو دەبن تەنها بە ڕۆژوو دەبن تا چەند پێویستە ئینسان لە هەموو شتێکدا بە ڕۆژوو بێت بۆ نمونە لە زمان و لە چاو لە قسەکردن و لەوەی کە لە ڕەمەزاندا هەیتی ئایا ئێمە تەنها دەبێت بە ڕۆژوو بین؟ بەخۆی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە ئینسان کە بە ڕۆژوو دەبی لە تۆقی سەری هەتابنی پێ هەمووی بە ڕۆژوو بی بەڵام ڕۆژەکانی تریش خۆ ڕەمەزان بەس لە بۆ ئەوە نییە ئەتوو بەس لەو مانگەدا هەر بە ڕۆژوو بی هەموو جەستە و زمان و لە تۆقی سەر هەتابنی پێ لە هەموو مانگەکاندا پێویستە ئینسان بە ڕۆژوو بی. ئێمە تەنها لە ڕەمەزان داوین؟ بەڵێ پێش ڕەمەزان کە ڕەمەزاندا دێت تۆبەیەک دەکەین و لە دوای ڕەمەزان دەگەڕینەوە سەر هەمان شتی پێشوو کردووە وای دوای ڕەمەزان حینەنە دەگەڕێتەوە بەخوای هەمووی نا بەعام بەگشتی بەڵام زۆریش دەگەڕێتەوە سەر تاوانەکانی ئەوانی کە دەیکە
کەواتە ئێمە تەنها لە یەک مانگدا دەزانین چاکە چییە و حرام چییە و حەڵال چییە؟ بزەبت بەڵێ بەس لەو مانجی ڕەمەزانێ خەڵک دەزانی لە ئەوەی دەوڵەمەندەکان دەزانی کە زەکاتەیە خێرکردنەیە بەس لە یەک مانجیدا بەخۆیدا لە شەرعی ئیسلامیشدا لە هەموو مانگەکاندا خێر و زەکات و هەرچی کەسێک بای زەکات دەبێت چۆن بێ ئوستاذ؟ بڕواناکەم خەڵک وەکو پاربیدا دەوڵەمەندەکانی دەستیان بە پارەکانی بزەبت هەمووی سعبی کردەوە دەمێ بزانم ڕەمەزان لای ئێوە چۆنە ڕەمەزانتان چۆن بەسەر بردووە و دوسێ ڕۆژەی لەسەرەتاوە بەڵێ من پێشکی مانجی ڕەمەزان پیرۆز لە مسلمانانی جیهان و کوردستان بەتایبەتی مانجی ڕەمەزان مانگێکی پیرۆزە خێر و بەرەکەتە یعنی ئەو چەند ڕۆژە جیاوازە ئەو سێ چوار ڕۆژەی نمونە خەڵک هەز دەکا یعنی سعات 9 دەدەینە بازاری سعات 4 دەچینەوە ئیسراحەتمان زیاتر بووە زیاتر تەرخان دەکەینە بۆ عیبادەت مانجی ڕەمەزانی ئیسراحەتە ئیسراحەتەکەی چییە ینی ئەمە بە خۆمان زیاتر لە بۆ عیبادەت تەرخین دەکەین ئیسراحەتەکەی ماوە لەو کاتێ خەڵکانێک هەن هەموو شتانێک کە لە ڕەمەزاندا دەیکەن تەنها لە ڕەمەزاندا دەیکەن واگەر بینە سەرەوەی کە مانگ ساڵ 12 مانگە یعنی ئەو کارانی کە لە ڕەمەزان دەکرێت ناتوانرێت لە مانگەکانی تریش بکرێت بێگومان دەتوانرێت خۆی گەورە لە قوڕان پیرۆز باز ناکە مانگە چ تایبەتیدانەیە لەوانی کە ڕەمەزانی دەپەرستن هەمان ئەو مانگەیە هەمان ئەو خۆم پێغەمبەرەیە بەس ئیدی ئینسانەکانن گۆڕانکاریان بەسەردا دێگەنە هیچ فەرقی نییە گرنگی ڕەمەزانە لای جەنابەت چییە؟ گرنگی ڕەمەزان بەڕاستی من ئەو مانگەی جیاواز دەبین هەموو مانکین کە ئینسان لەو گۆڕی نەفسێتی زۆر خۆشە مرتاحە یعنی هەست دەکە ئاسوودەیە زیاتر لەگەر مانکین کە دەگەڕێمە لای جەنابەت قوربان سڵاوت لێ بێت ڕەمەزانت پیرۆز ئێمە لە سەرەتای مانجی ڕەمەزانین دەمێ بزانم ڕەمەزان چۆنە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕەمەزانی ئەم ساڵ چۆنە لای جەنابەت ڕەمەزانی ئەم ساڵ زۆر لە ڕەمەزانەکانی کە فێنکترە لە پاڕ ڕەمەزان زۆر فێنکترە بەڵێ ئەلحەمدولیلا زۆرکەش خۆشە ینی بێکێشێ و خەڵکی خۆشە نەخێرنا کێشەیەکە چییە؟ بێکێشێک ئەلحەمدولیلا دوورین لە قەزا بەرێت یعنی مشکیلە و ئەو شتانە دوورین بەڕاستی ئەلحەمدولیلا ئەو شتری هەموویتی ئەی بارودۆخی دارایی خەڵک ئەی بە هاوڵاتی غەریب هەیە فەقیر هەیە هەژار هەیە دەبینی بەڕاستی خراپە زۆر خراپیش هەیە بەڵێ بەڵام ئیدی دەبی خوا ڕۆم کە یا ڕەبی باشە ئەگەر بینە سەر مانجی ڕەمەزان دەبینین خەڵکانێک هەن تەنها بە ڕۆژڕوون ئایا ئێمە تا چەند پێویستە کە ئەگەر بە ڕۆژوو بووین هەموو سیفاتەکانی کەسانی ڕۆژۆگرمان تێدا بەدی بکرێت دەزانی خۆی شتێک پێورێم ئێستا کە خوای گەورە ئەو نێژە و ڕێژەکەی فەرزکردی دەستی ئینسانی ئەو ڕێژنێژەی تەسیری ناکە هەری پێشی بی کابرا هەیە نێژی دەکا ڕۆژی ناگرێ ڕۆژی دەگری نێژەکەی ناکاتن ئەوە تەوەکەریەکە بەڵێ ڕۆژی دەگری و نوێژەکەی ناکە نوێژی دەکا ڕۆژەکەی ناگری بەڵێ ئێستا بۆ وایە یعنی نازانم هەیە ئیمانی کامل دیە ئیمانی کامل لێ بەڕاستە کۆتاییدا هەمومان گۆڕێکمان هەیە کەس دەچێتە گۆڕی خۆی بەڵام دەمەوێت بزانم ڕەمەزان جگە لەوەی کە مانگێکی پیرۆزە خەڵک لەو مانگەدا عیبادەتی خۆی دەکا ئایا چ گرنگیەکی تری هەیە ڕەمەزان مانکە لە هەرە خۆشەکان و کە ڕاضی لە بەشەری یعنی زۆر ئیسفادی لە بەشەری هەیە ئەگەر تێ بگەین ئەگەر شتێش دەگەینەوە کابرا دەچی بە ملیۆندا لە خۆی دەدا خۆی زەعی دەکات ئەو مانگەر بەلایەکمی دەچوودا لەبەز ینی لایەنە تەندروستێکەشی هەم سوودی هەیە بۆ ئینسان بەڵێ تاکید سوودێکی تری هەیە ویستمە و سوودە باس بکەی بەڵام باست نەکرد با پێکەوە باسی بکەین ئێمە کە بە ڕۆژوو دەبین هەست بە برسیەتی دەکەین لەو کاتێک کە هەست بە برسیەتی دەکەین پێویستە چیمان لەبیر بێت پێویستە فەقیران لەبیر بێ ومان کردو ئێمە لە بیرمانە قەت بە حیاتی نا کورد شتی دا قەت کورد یەک سعات خۆشی یەکەم دو سعات ناخۆشی لە بیرە کە چۆ خۆشە خۆشی لە بیر قەت ناخۆشی لە بیر نامینی هەمووی هەروایە ساعتێک لە خۆشیدا بێ هەمووی ناخۆشەکەی لەبیر دەکات نا ڕێی جیاوازە بەڕێی منوانیە و ئینس لەگەردۆ سەر ئینسانەکان ئەمە چکە چەند سارای ڕابردوو لە نەوەتەکان ئەمە مندار بووینە چوینە گەلی ئێران چوینە تورکیا ئاوارە بووین باشماندی تو خراپیشماندی لە هەموو نەتەوەکی باش و خراپە لێ خۆی گەورە ژوای دەنێ دەستی ئینسانی وەچی یەکنیانت درێژەیە کورتەیە بەڵێ ئەو ژیان وایە هەمەتێک ئێمە جاران بینیمان لە بیرمانە گەورەکانمان لە بیریانە نازانەوەی داهات و لە بە مەشک و دروست دەبی ئەمە ئێستا لەوانێ باز دەکەن دەێن فرانساری شەڕی داعشە و ناخۆشیە و نەهامەتیانە ئەوەندێ بخۆمان لە بیرمانە لە نەهامەتیەکان وەردەگرین ئەوش پێتم گۆ دەگەێتەوە سەر ئینسانەکان جەنابەت وەری دەگری وەرم گرتێوە تاکید کاتێک کە برسی دەبی لە مانجی ڕەمەزان چیت لە بیرە بیر لە چی دەکەیەوە خی گەورە وای دانای ئەو مانگە پیرۆزە مانگی عیبادەتە مانگی بیرهانەوەی ئینسانەکانە بە خۆیان دابێنەوە مانجی ئەوەیە فەقیرەکان لە بیر بێتەوە زکاتە سەرفترەیە تەراویعە ئەو شتانە ئەو مانگە جیاوازەیە کە ئینسان خۆی بە بیر بێتەوە بزانین دنیا ئینسان چییە عین برسێتیە نامەتی هەموو شتێکە لەو مانگەی دەویستە مەفکری بێتەوە
هەموو ئەو شتانەمان کرد بە ڕۆژوو بووین نوێژمان کرد تەراویحمان کرد ڕێزی مانگەکەمان گرت بەڵام زانیمان کە کەسێکی نێزیکی خۆمان پێویستی بە هاوکاری ئێمە هەیە و ئێمەش دەتوانین هاوکاری بکەین و هاوکاریمان نەکرد ڕۆژوو تەراویح و نوێژەکانمان بەچی دەگات بەلای من ئێستاکە سکاتەکە داینە خی گەورە سکاتەکە لەسەر دواز بەدەی بیدەی خزمی خۆت ئەگەر خزم نەبوو جیران ئەگەر جیران و بێگانە خۆ ئەوماری تو هەماری خی گەورەی تا سەرفیکە تا قسەت لە سەرەتای ڕەمەزاندا دەتەوێت چی بڵێ ئینشاءڵڵا ڕەمەزانش پڕ خێر و بەرەکەت دەبی خی گەورە لە گوناحی هەموو خۆش دەبی خێر و بەرەکەت دەگەڕێتەوە بۆ کوردستانەی نەبوونیمان لە فکر کردی ئینشاءڵڵا خی گەورە نەبوونیمان ببینیتەوە سەحەتت چۆنە ئەحواڵت کووە وەست چۆنە ڕەمەزانت پیرۆز سەرەتای ڕەمەزان چۆنە لە لای جەنابەت الحمد لله ڕەمەزانێکی خۆشە ینی نە زۆر گەرمایە نە زۆر سەرمایە ینی بەڵێ لە ڕوەکەی ترەوە دەبینی نێسادا بارودۆ خراپە وە خەڵکانێک کێشەی نەبوونی موچە و پارەیان هەیە ناتوانن لێسادا پێداویستەکانی خۆیان بکڕن ئایا ئەوە هەمومان دەزانین کە تاسیراتی لەسەر بازار هەیە بەڵام دەمێ بزانم قسەی جەنابەت چییە وڵی بەڕاستی ینی زروفەکە تۆزێک ناخۆشە ئەوەی معاش خۆر بیتن چکە بەڕاستی ئەوڕۆ پێیان گوتنە ئەمە ئەو وەختە معاش دەدەنی بەڵام کابرا خۆراگوت و معاشەکە نیە 10 ڕۆژ تاخی دەبی 15 ڕۆژ تاخی دەبی هەتا 20 ڕۆژ تاخی دەبیتن خەریان حسابی خۆی کردووە لە ماڵی حسابی معاشکی کردووە سەرفیاتی چەندە ینی هەیە کرێتیە بەڕاستی پێ برێم ئەو زەن ناوێ خۆی شەرمەزار کاتن لۆ کرێتی خانیانەوە بەڕاستی زروفەکەش ناخۆشە ینی وەختی خۆی معاشکی بدەنە خەڵکەکەش دەتوانی ئوموری خۆی بجێڕیتن هەم ئوموری خۆی دەجێری و هەم ینی ژیانی خۆی بە جوانی بەڕێوە دەکاتن بەس ئەوڕۆ ینی بەڕاستی زیسی قەنیات و ئەوڕۆ پاری زیاد سرف دەکەیت تەمەشک بەیانی معاشگەت نادەنێ هەیە ئەفوم دەکەیت دەبڕم هەیە نەک زیاسە هەیە هەر نیتی سەرفکە ئێ ڕاستە هەیە هەرنیتی ئەوی معاش خۆر ینی حسابی معاشکی خۆی دەکات بەس هەیە ڕۆژانە کاسبی دەکاتن لەوانی ئەو ڕۆژی دینارجی بەدەست نەکەویتن فەقیری بەڕاستی ینی زروفەکە ئەوڕۆ بازار چۆن بوو بەڵای بازارەکە ڕۆژ بە ڕۆژ تۆزی خاو دەبیتەوە چکە ئەی خراپتر دەبیتن چکە بەڕاستی ئەگە معاشکی بدەن بازار تەڕ دەبیتەوە ینی بازار ئاوادان دەبیتەوە خەڵکەکە دیتە بازاریشتی دەکریتن بەس ئەگە معاشکی نەدەن خەڵکەش هیچ پێ نەبێت و هیچ پێ نەبیت هیچ پێ دەکرێتن تەڕبوونەوەی ئەو بازارات تەنها بەستراوەتەوە بە موچە ئەی بە موچە باشتراتەوە ینی سێ بەشتی خەڵک معاش خۆرە ئەوی کاسبی دەکا هەیە هەندێک پارەی هەیە لە خۆی ڕۆژانە شتی دەکریتن پارە خلاصی بەس هەیە هەرنیتی هەیە ینی ڕۆژانە 5,000 دەکاتن 3,000 دەژگا ئایا ئەو کابرای بەشی 5,000 بەشی منداڵەکەی دەکاتن بەشی مەکتەبی دەکات بەشی ینی زۆر شت ئەولیاتەیە بەشی بکاتن یان نەکاتن ببینە سەر ڕەمەزان لە سەرەتای مانجی ڕەمەزانین ئێمە هەمومان مسلمانین و بڕوامان بەخوا و پێغەمبەر و بە ڕەمەزان و بەو فەرزانەی کە لەسەرمان هەیە جێبەجێ دەکەین وەکو خۆی بەڵام ئایا ئێمە تەنها دەبێت بە ڕۆژوو بین لە ڕەمەزاندا خۆب هەر بە ڕۆژبوون ینی ئەوە نییە جێەوەی ئەتو یەکەم ئەگەر نوێژی نەکەی هیچ شتێکت بۆ قۆژمان کرد تەراویحمان کرد بە ڕۆژوش بووین هەموو ئەو فەرزانەی کە لەسەرمانە کردمان ئەی دڵمان دەبی دڵیشت پاک بیتن ینی ئەتو هەر بە جێرەی حسابی پێشان ئەتو باژۆی نابیتن بەڕاستی ئەتو نابی خلاف بڵێ لەکە خەڵکی نابی ینی ئەتو فێر لە خەڵکی بکەی خەڵکەیە ینی جێ خورمایەکە بە تا ئێستا بە 2000 بۆی بیستە برێ بە 4,000 چیلۆ ینی پاقلاوەک بە 2000 بیستە برێ بە 4,000 هەرو شتێ ینی شتەکە گران دەکاتن ئێلۆ ینی سەبەکەی نازانم خەڵکەکە ینی خەڵکە شتی هەیە ڕەمەزانە دەقۆزیستەوە لە باتی باری خەڵکی سوکاتن باری خەڵکی گران دەکاتن بڵێ ئەکسپایرش بێتە بازارەکە زۆر هەیە شتی ئەکسپایر زۆر شتێ ئەکسپایر هەیە لەوانەیە ئەوەکەی لێکن ئۆلۆدەکە لێکنەوە لە پشتۆ لێدەنەوە هەم خەڵکانە دەبێت بە ڕۆژوو بن ئەوانەیە شتانە دەکەن بە ڕۆژوو دەبن بڕواکە بە ڕۆژی دەبن لە پشت مەلاش نوێژی دەکەن باشە ینی لە پشت مەلای نوێژی دەکەن و بە ڕۆژیشن فێڵش لە خەڵک دەکەن فێرش لە خەڵکی دەکەن زۆریش هەیە هەموو ناڵم هەموو بە زۆریش هەیە بەڕاستی بەگەشتی قسە ناکەم بە زۆریش هەیە ئەو شتەی دەکاتن دەری دەیدەی زۆر کەسە ینی لە مەخزنەکانی زۆر شتی ئەکسپایر بووە ڕەمەزان هەمووی ساغ دەکاتەوە لە بازار ساغ دەکاتەوە کەس نازانی ینی شتەکەی بەرامبەری ئەو خەڵکەی دادنێ باش بەس لەو دیوی ئیدکەی خراپ دەگەدایە لەو سێ چارێک بەگەر دەکەویتن دەڕواتن باشە ئەی تەندروستی و خەڵکە غەریبە ئەو خەڵکە داماوە کەسانێکن لەو بازارە ڕەنگە لە ڕووی خوێندن و خوێندەواری و خوێندەواریان نازانن ئەوە
تاریخی ئەکسپایرەکەی چەندە دەیکڕن و پێیان هەرزان بێ ڕەنگە خەرک نازانی خەرک دەریتن خەڵی دەرێ لەو ماڵ و منداری خۆم با برسی نەبیت شتێک هەرزانتر بکڕم چکە لۆی دەرنانیتن پارەکەی حساب دەکات لۆی دەرنانی دەرێ با ئەگە 250 500 دینار هەرزانتر بکڕم باشترە ئەو حسابی ئەوەی نەکردی لەو لای ئەکسپایرە ئەوانی فەقیر بیکابرە فەقیر حارە بەداخەوە دەمەوێت بزانم چی بۆ کەسانە دەڵێ ئێستا ئێمە لە سەرەتای مانجی ڕەمەزانین ئەگەر تا ئێستا ویشیان کردووە لە بازار کە بێگومان هەیە هەمومان دەزانین کە هەیە دەتەوێت چیان پێ بڵێ بەس ئەوەی دەڵێم مردن بەسە بۆ ئامۆژگاری ینی مردن بەسە بۆ ئامۆژگاری هەموو کەسێک دەمریتن ینی ئەگە مردی شتێکت پێ نەبی بۆ ناو قەبر ئەتوو ینی ئێستا تو دەسیەوە ماڵێ ئەگەر علاکت پێ نەبی ماڵومداڵی خۆ دڵخۆشکەی ینی چ جوابیان دەدەیەوە بەڵام ئەگەر ئەتوو بەیانی سوێنا قەبر شتێکی باشت پێ نەبوو ینی دەفتەرکی ئەعمالێکی باش پێ نەبوو چ جوابی ئەو خوای دێەوە بڵێ کاکە ئەوم کردی ئەوم کردووە دەفتەرە ئەعمالەکانی ئەو کەسانە دەبێت چۆن بێت واللهی ئەوانە لەوانێ ئەگەر تۆبەی نەکەن لەوانێ لە بن جەهەنەبی چکە لەوانەیە جەهەنەم چەند پلەی هەیە ینی پلە ینی ئەوەش با گوناحە لەوانەیە خەرکەیە جەنابەت لەوانێ فەقیر بی شتێکی دەکڕی ماڵومدارەکە عیبی نییە لەوانێ بۆ شتەی نەخۆش بیتن نەخۆشی ئەو ئەویشی دێت سەرێت تووشی نەخۆشی دەبیتن پارەی نییە بۆ خەستەخانە و بۆ ئەوەی بەدەخەوە هەزار نام لەو دەبێنێتەوە هەزار نارە بەشی چەکە ئەوە مەسەلێکی کوردەواری خۆمانە دەرێنەوەی بگری بە شیری بەرنادە بە پیری وەرە بەناو ئیسلام بەس وەشکە پێیان دەوترێ ڕەمەزان پەرست ئەم مانگە مایەکی پیرۆزە لەبەر هەموو مانگی خۆی گەورەی لێما خۆشە بێ هەم شتەکرانەوە تیش دەکەی جەناب وەڵام من دەستگێڕم ڕۆژە گۆرێ دەفرۆشم ڕۆژ سابوون نەفرۆشم ڕۆژێک بێشم ڕۆژەکە دە ڕۆژ ئیشەکەمان نییە ئێستا چی ئیشێک دەکەی ئێستا چ پێ ئەوڕۆ گۆرێ دێنم بە 1970 بەسەم بدەمەوە دەرم 1000 ڕۆژێک دەرێ لێ بۆن دێ 3000 ئەوەی عادێ بە 3000 گۆریە بە چەندی دێنی بە چەندی دەدەی بە 8000 دەرزەنی بە 9000 دێنم قلی بە 1000 بدەمەوە 30 کیلۆ من ناگرێتەوە 3000 سرێ بکەم بە 1000 دێم لە قوستەپەڕا بازار دەچمەوە 2000 1000 لۆ دەمێنێتەوە ئەو 1000 بەسێ بدەم ینی لە یەک دەرزەنە گۆریە هەزارت لە بۆ دەمێنێتەوە 2000 مەسەفی ڕێمە هاتوچۆ 1000 نام لێ دەمێنێتەوە 1000 نارە بەشی چرەکە ڕوونی پێ بکڕم شەکری پێ بکڕم برنجی پێ بکڕم کەرستەی مارێ پێ بکڕم کار ڕەمەزانە داوە هاتی چ بدە ینی ڕۆژەیەک هەزارت هەیە 1000 لێ دەمێنێتەوە ئەگەر دەرزەنێکی بفرۆشم ئەگەر دەرزەنێک بفرۆشە ڕۆژێ 1000 لێ دەمێنێتەوە باشە چەند منداڵت هەیە 5 منداڵم هەیە 5 منداڵت هەیە 5 منداڵ بە 1000 ڕۆژانە چۆن بەخێویان دەکەن بەشی خۆم ناکاتن هەزارێکە کە بە خۆم خەرجی کەم بتڵک شەربەت بە دوونی بە 2000 بوو 1500 و بێستا کردیانە 3000 بە دوونی دەفرۆشن بە جۆملا باشە ئێستا دەبینین ڕەمەزانە و جەنابیشت هیچ شتێکت بینی ئەو ڕۆبی فرۆشی ڕەنگە منداڵەکانت بە ڕۆژی بن و بە خۆشت بە ڕۆژی هەمووتان بە ڕۆژین هەمومان بە ڕۆژین ئێوارە چی دەخۆن وەڵایگە خوا ڕساکم نەداتم هیچم نییە بە ئەوکەم دەبێت شکرانەی خۆکەم ئێستا کاتژمێر نزیکەی سەیە زۆری نەماوە بەربانگ چاوەڕێ دەکەی ڕستقێک هەبێت و بۆ منداڵەکانتی ببێت بەڵێ هەتەوەکلم بەخوای هەر خوا مەدەسوێت کەسێکە کە هەموو خەڵکە چاویستنەوەکە و هەموو دەستی ئەوە کردووە لەو پارەدار ئەوە دەست قوچاوە دەستیدا بە هاوکاری یەکە دەرێ بڕۆ کاس بکە کاس بکە هەر نییە کە شتەکە لێ بگرتن دەسێ لای دەرێ بەرە دەستە بە خۆم هایتم سلە گۆرێ بکەم شتی تکەرێ دەبێ دەرێ من نامێتم بە خۆم هایتم چەند ڕۆژە بێیشی وەڵای ئەو ماگە 2 ڕۆژ ئیشم نەکردووە ئەو 3 ڕۆژە 4 ڕۆژە 2 ڕۆژ ئیش تەواو نەکردووە ئیشەکە نێ دەگەڕم بە بەتاڵی دەگەڕێم بەرێ دەمێ بزانم منداڵەکانت ئێوارە چاوەڕێی جەنابەت دەکەن چیان بۆ دەبێت وەڵای چم نییە دەستاکەوە بە تەماتەنەکە ڕۆنێک بم پێم نەکراوە تاوە بم بیکڕم ئامادە نەبووم بیکڕمەوە چی چم لە بەرگە نەبێت پێم ناکرێتن ئێستا چەند پارەت پێ ئێستا وەڵا ئەگەر 5 هەبێتن 5,000 تەنەکە ڕوونی بە چەندی تەنەکە ڕوون بە 25 بە 27 نازانمە چەندە سوالم نەکردەوە ڕۆ چەندە نرخەکەی چەند ئەوڕۆ باشە دەرێ داهاتی خەڵک باش دەکەن باشەکەم ئەگە فەوڕی نەبێتن دا ئەوە نابێتن خەڵکات زۆر سارد و سەڕە لە ئیشەکە گەرما گۆرم نەبێتن ئیشەکە ناکرێتن سەرەتای مانجی ڕەمەزانە و جەنابەت وەکو دەستگێڕێک لەو ئەو بەڕێزە دەستگێڕە دەڵێ ڕۆژانە گۆریە دەفرۆشم 1000 دینارم هەیە 3000 خێرا 2000 دەداتە ڕێی بڵێ 2000 دەمە ڕێ حەقی سیارە بە پاسی دێم هەی ئەوەی قوستەپا 1000 لە دەمێت 1000 چی بکەم ئێستا 5,000 لە جیتوانەکانیدایە دەوێ ڕوون بکڕێت بۆ منداڵەکانی بەڵام دەڵێ تەنەکەی ڕوون بە 25,000 ناتوانم بیکڕم
و بەڕۆژوشە و منداڵەکانیشی هەمویان بەڕۆژون ئێستا سەرەتای مانجی ڕەمەزانە داواکاری چییە دەتەوێت چی بڵێ هاتایەوە کرد بەخواتەوە بگەڕن لای خوابازە دنیا بینە دنیا فانی چ نییە ڕۆژ و پێنج و دو ڕۆژ کە دنیا هەبەجێ دێنن باشە هەتاکەنێ پارێ کۆ دەکەنەوە و حساب دەکەم مارە ئەو کە پارێ دارێ کۆ دەکەنەوە هەتا دەیان ژوێنی بەداخۆوان نییە سەرەتای مانجی ڕەمەزانی ئەو ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆن دەبینی ڕەمەزان ئەوی مەقسەدی ڕەمەزان کرد بێ هەموو سارلوی خۆش ئەوی مەقسەدیشی نەبیتن و ئەو معناوە پێی ناگیرێ ئەوانەی مەقسەدیان نییە چێن چۆن دیارەکە مەقسەدیان نییە ئەوەی مەقسەدی نیە تەمبەرە لە نوێژ و ڕۆژی هەموو چتی تەمبەرە ئەوی دی زیرەکە هەرستی نوێژە خۆ پاشی و هەموو شتە خۆ بەتەواوی دەکەتەوە لەشتێکی سوچی هەیە و ڕۆژی خۆی دەگری و گلەی لەی دکتۆرایە لە قالبی بە شەریەکە بیکەی لە قالب دکتۆرەیە ڕەمەزان ئارە وەلای سرعەتەکە ماعیدە هەموو جسمەتی سرعەتەکە باشە ڕەمەزانی ساڵانی زوو بەراورد بە ڕەمەزانی ئێستا چۆنە لە ڕووی کەش و هەواوە هەوسار فێنکە کو هەوسار لە پێشە عادی هەوسار مانجی چارە ئەگە بکەیە نامانجی عەفت گەرماداتی بەس ئەوی مەقسەدی بێ دەبی هەر بگری مانجی عەفت مانجی چار بستانی بوار بێ ئەوە سارە دەسوڕێ من کات خۆی بەبیرم دێ کە کچکە بووم لە دستان بە لە پاییز بە لە بوار بە ئەومان دیتێمە باشە مامەجان خەڵکانێک هەن لە مانجی ڕەمەزاندا دەگەڕێنەوە لای خوای بۆ نمونەواز ئەو شتانە دێنن کە لە پێش ڕەمەزاندا کردویانە بەڵام هەر کە ڕەمەزان تەواو دەبێت دووبارە دەگەڕێنەوە سەر ئەو شتانەی کە لە پێش ڕەمەزاندا کردیتیان ئایا پێویستە ئێمە ئەو شتانەی کە لە ڕەمەزاندا فێری دەبین و دەبینین و دەیزانین تا ینی چۆن بەردەوام بین لەسەری ئەوە مەسەلێکی کوردەواری خۆمانە دەرێنەوەی بگری بە شیری بەرنادە بە پیری خۆی پێچانابی ئەگەنا خۆی بە گۆڕانکاری بە سەدابی زۆر باشە چکە ڕەمەزان شتێکی پیرۆزە گۆڕانکاری بە سەدابی نیعمەتەکە لە لای خۆیە ئەوانەی کە خوی شیریە تا پیری ڕەمەزانیش ئەوانی پێچانابی ئەوە هەندێک کەسەیە تو بەخۆت لەوانی معلوماتە بی بەشەرێ دەبینی لە پیربوونێ لە گەنجی هەتا پیرێ بێ حەت لە سەیەک بەرنامەیە هەندێکشیە دەبین و گۆڕانکاری بە سەداتی گەنجە زعێرە دەکەویتە ناو بژن و مار و مداری دەبیتە پیاوی ساعک حەزی لە هەموو زعێرەکان لە بۆ ڕۆژیبوون و ئەوانە بەخدایەوە دەگەڕ سەرخۆ ئەم ناتوانم شادی لە باتی کەس بدەم چووکە کەسەکە توێستا ئەم نازانمە تو بە ڕۆژێ ئەچوو نازانم بە ڕۆژمە خوا دەزانی ئێمە هەمومان ڕۆژەکانمان بۆ خوایە ینی لە ڕەمەزاندا تەنها دەبێت بە ڕۆژی بین و بەس لە پاش ڕەمەزانی شەشەران هەیە و لە پاشیان دێ دەرێنەگە بکرێ لە جمعی دوو ڕۆژ بە ڕۆژی بەوە نیعمەتەوە دەستمتەوە خۆشە خەکانێک هەن وەکو ڕۆژیەکە بە ڕۆژون و ئاو ناخۆن بۆ نمونە نان ناخۆن خۆیان لە هەموو شتانی کە قەدەغە کراوە بۆ کەسی ڕۆژوگر دەپارێزن بەڵام بە چاو و بە دەم و بە دڵ و بەگوێ بە ڕۆژونین ئایا ئەمانە ئەوە دەگەڕێت سەرخۆی ئەوە دەگەڕێت سەرخوا دیکو ئەتوێستا ئەملۆ زادی دەڕۆنوانێک شتی من چای خۆ لێکەلیکم لەوانیان دەکەسێ چای خۆی ناپارێزی خۆی بەدەم بەعسی غیبەتی نایی بکەی نابی تەماشای هەموو شتێکی بکەی ئەوی نەشیاوی ئەدیکو باشە عفوم دەکەی بمبورە باشە کۆتا قسەت لێ دەپرسم چ قسێک هەیە دەتوێت ڕەمەزانە چۆن بێ خەڵکی غەریب و هەژار هەن خەڵکانێکەکەن ئێمە خۆمان برسی دەکەین ئەوانمان لەبیر نییە ئینشاءالله ئەوی هەیتی خوا ماری پێدا بەزەی بە هەموو کەس داتێ ئێستا ئەو ماگە مانجی سکات و سەرفترەیە ماجی خێر و عەسەناتیە ماجی هەموو شتێکە و ماگە پیرۆزە ماگەی گەورەی لەلای خواوەیە ئینشاءالله ئەوی خوا ماری پێدا بەزەی بە هەموو کەس داتێ ئەوی هەیتی سکات و سەرفترە هەموو شتی دەبەخشی بە هەموو کەسێکی و کوی سەحەتت کووە لەگەڵ ڕەمەزان چۆنی بازارتان چۆنەوە الحەمدولله لە خوای بەزیادی زۆر باشە هیچ عیبی نییە وەرگەی چێن دەراوە هەولێرە یان نوێیە هی مەزرعەیە باشە جگەلەوە لە بازار چیکە هەیە هیچ کەنیە بەس ئێرانی جار بەجارەیە گەرنانیە ئێرانی شار لەو سعرانەیە 3000 و 4000 خواستی زۆرە سەر کوارگەیە بەرێ زۆرە بازاردا ئێستا لە سەرەتای مانجی ڕەمەزانین ئێمە هەمومان بە ڕۆژوو دەبین و مانجی ڕەمەزان بە پیرۆزی ڕدەگرین دەمێ بزانم جەنابەت چ قسەیەک هەیە ئەو ڕەمەزانە چۆن دەبینی لە ڕووی کار و کەسابەتەوە چۆنە وەڵام باشە عیبی نییە لە خوای بەزیادی ڕەمەزانیش هەموو لا پیرۆز بوو ئینشاءالله خەڵک هەمووی دەگەڕێتەوە هەموو ڕۆژ خۆی دەگریت و خەڵکانێکن تەنها لە ڕەمەزاندا دەگەڕێنەوە وەڵا ئێوانە جێسی خەینی ناوەڵا لە پاش ڕەمەزان دەگەڕێنەوە ئەو بەزم و ڕزمی کە پێشتر دەیان کرد و ئیدی تەواو ینی تەنها لە ڕەمەزاندا لە سەتایەک ئەگەر دەربچی ئەگەر نانیە ینی نۆتنەوەکەی ئەو هەیە بەرێ وەڵا باشە چی بکەین تاوەکو نۆتنەوەکەش ئەو هابێ بەدەست ئێمە شتێکمان پێ دەکرێت بۆ دەست ئێمە نییە بەدەستە خۆیتیان بەدەست دڵی خۆیتیان بەدەست خۆیتیان بەرەوە باشە ئێمە لە ڕەمەزاندا تەنها دەبێ بە ڕۆژی بین تەواو نا ڕەمەزان و غەیری ڕەمەزان دەبی دین هەر وەکو یەک بی دەبی هەر تەخوای خۆت بکەی خەلاص بێکنەوە ڕەمەزان میوانگەکی میوانە دێت و دەڕوات و بە خێرێ سەر چاومە دەخەڵە هەموو ئەو شتانی کە لە ڕەمەزاندا دەکرێت لە مانکانی کەشدا بکرێت بەڵام خەڵکانێکن تەنها لە ڕەمەزاندا ئەو شتانیان لەبیرە خەڵکی غەریبیان لەبیرە
ئەوانە پێیان دەوترێ ڕەمەزان پەرست بەێ وەرە بەناو ئیسلامن بەس خۆشکە پێیان دەوترێ ڕەمەزان پەرست بەرە چی بۆ ڕەمەزان پەرستانە دەڵێن دەنێم خی داهاتیان بدا ئینشەڵڵا دەگەڕێنەوە ئێستا لە سەرەتای مانجی پیرۆزی ڕەمەزان داین بەڵێ دەمێ بزانم وەکو مسلمانێک وەکو هاوڵاتی چێو شارە بەڵێ ڕەمەزان یو ساڵ چۆن دەبینی بەراورد بە ساڵەکانی تر هەرچەندە ئەو پرسیارە زۆر دووبارەیە بەڵام دەمێ بزانم چ گۆڕانکارێک لەو ڕەمەزانەدا دەبین حەمد و سەنا بەخوای گەورە ئیمساڵ من بزانم لە هەموو ساڵێک باشترە وڵای بڵێ مۆچی ڕوویەکە خەڵک زۆر لە سەری سەتەلایت و سەری موبایلشتەکە زۆر خەڵک گەڕاوەتەوە ئەم ڕەمەزانە من نەزانم لە ڕەمەزانی پارکی باشترە چۆن ینی خەڵک گەڕاوەتەوە لە چی گەڕاوە یعنی خەڵک بەرەودی نەچوە بەڵێ ینی خەڵک سەیری سەتەلایت و مۆبایل و ئەوانە بکاتن زیاتر زیاتر ئەچوا و ڕوو بە دینی ئیسلامەکە الحەمدولله شکر ئەرەوەڵ ئەو شتانی کە باست کرد دەچێتە فۆرمی تەکنۆلۆژیا کەواتە تەکنۆلۆژیا تەنها زیانی نییە سوودی چی هەیە بەڵێ سوودیە یعنی وەکو بێمەژم خەڵکەکە بەرەودین زۆرمای ئەڕۆ بەرەودین ئیسلامە ڕۆ بەڵێ خەڵکانێکان تەنها لە ڕەمەزاندا خوا و بۆ نمونە خەڵکی هەژار و ئەوانیان لەبیرە بەڵێ ئایا ئێمە تەنها دەبێت لە ڕەمەزاندا ئەوانەمان لەبیر بێت ناشکر بەخوای گەورە خەڵکی بسلمان هەموو ساڵێک واسە وەدی بڕێ خەڵکەیە لە هەموو ساڵێ بێژم مانگ چێتە بیرەکات بەس ئێمە وەکو ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم هەموو ساڵێکمان خۆشی و هەموو ساڵێک پیرۆزە ساڵێکی زۆر پیرۆزە ساڵێکی پیرۆزە مانگێکی پیرۆزە مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە یعنی هەموو ساڵێک مانگێکی پیرۆزە خەڵکانێک هەن هەندێک کەس وەکو قسەکانی هاوڵاتیەکان کە کردیان پێیان دەڵێن ڕەمەزان پەرست ینی لە ڕەمەزاندا بۆ نمونە بۆ ڕۆژوو دەبوون ئێمە مانگێکی پیرۆزە هەموو ساڵێکە مانگێک پیرۆزە ئەو کەسەکەژێ کابراایکی بێدینە یعنی ئەو بێژم کابراایکی زۆر بێدینە دینی ئیسلام دینێکی پیرۆزە خەڵکی شارێکی من خەڵکی گەرمیانم خەڵکی کەلارم ئاوارە ئەیرام ماڵی خۆت ئێرکوانە لە مێژە لێرەی شکر بەخوای گەورە 27 ساڵە ماڵم لێرە کەواتەکەی ئاوارەی من 27 ساڵ کار دەبێت خۆمان بە ساحبی هەولێر دانێ یعنی ئێمە هەولێرمان دروست کردووە دێتەوە تو 27 ساڵێکوانە بێ ناچێتەوەی کە بڵێ من نه ئیستا سووریەکان لێنان پێژن بەیانی سووری عرب لێراژن برایانی عرب بەس ئێمەژن هەر ئاوارەکان ئێمە چەند ساتر هەرژن ئاوارەکان بەس ئێمە ساحبی هەولێر و ساحبی هەولێرین ینی عربەکان لێرن پێیان دەڵێن برای عربەکان سووریەکان برایەکان سووریان بەس ئێمە ئاوارەی شارە زوور و سلێمانی گەرمیان خەڵکی هەولێر پێمانن ئاوارەکان بەس ئێمە ساحبی ئاوارەکانین و ساحبی هەولێرین کە ئێمە هەولێرمان دروست کردووە نەک هەولێر کوردستان هی هەموو کوردێکە کوردستانی هینی هەموو کوردەکە بەس بە تایبەت و باسی ئاوارەت کرد خەڵکی چی ئێمە ئاوارەی خەڵکی گەرمیان و شارە زوور هەولێرین بەس خەڵکی گەرمیانین هەمومان کوردین و خاوەن یەک زمانی ئێمە هەمومان کوردین و داواکارم لە خوای گەورە کوردمان و کوردستانمان بۆ سەلامەت کە و کوردستانمان بۆ ئاوادان کە داوامی شێ لە ئەو خەڵکە کە گوێگر لە ڕەمەزانە داواکارم هەیە لە خەڵکی مسلمان بگەڕێنەوە ئەم مانگە مایەکی پیرۆزە لەبەر هەموو مانگی خوای گەورەی لێمان خۆشە بێ بازار سستی پێوە دیارە بارودۆخی دارایی خراپە لە دەستپێکی مانجی پیرۆزی ڕەمەزان داین هەموو کەسانەی کە لەو پرۆگرامەدا قسەیان کرد وتیان لە ڕووی کەشوهەواوە ڕەمەزانێکی خۆشە بەڵام بارودۆخی دارایی خەڵک خراپە و خەڵک هەژارە و پێویستی بە موچە و بەپارەیە و لە سەرەتای مانجی ڕەمەزاندا ئەوانەی کە لەو پرۆگرامەدا قسەیان کرد داواکاریان هەبوو وتیان هیوادارین ئەو کەسانەی کە شتێکیان بەدەستە و خاوەنی ماڵی دنیان هەژارەکانیان لەبیر بێ نەک تەنها بە قسە بە ڕۆژوو بن دەبێ هەموو سیفاتەکانی کەسی ڕۆژۆگری لەسەر ئەو کەسانەدا جێبەجێ بکرێت و تەنها خۆ برسیکردن نەبێ دەبێ برسیەکانیشان لەبیر بێت هیوادارین ئەو مانگە ببێتە مانجی خێر و بەرەکەت و سفرەی هەموو ماڵێک پڕ بێ لە خواردن و منداڵی کەس ئێوارەی بە سفرەیەکی خاڵی نەکاتەوە ئەم نەزوەری براهیمم پیرۆزبایی مانجی ڕەمەزانتان لێ دەکەم و تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان دەکەم